ڕووداوەکە سەعات 2:40 بوو بەهۆی شۆرتی کارەباوە بوو. 4 خێمەمان سوتاوە بە هەموو کەلوپەلی پێداویستیەکانیەوانە. یەکێ ئەو خێمەی کە شۆرتی کارەباکە تیا ڕوویاوە، ماڵەکە لەوێ نەبوون لە سەفەرا بوون، ئەو شۆرتە ڕوویاوە بەهۆی هەواوانێ هاتوو بۆ سێ خێمەی تریش و گڕی گرتووە. لە یەکێک لەناو سێ خێمەیە مناڵێکی 8 ساڵان کە کوڕە گیانی لەدەستداوە، هەر تەنها ئەو زیانەمان هەبووە. هاوکاری وەکو لایەنەکان بۆ ئایلەکان بۆ کاتی ئاگرکەوتنەوە پێش جەژن بە تەنسیق لەگەڵ ڕێکخراوی نوێسیئارا هەموو خێزانێک حەریقی دەستی گەورەیانی راوەتێ، ئەمە یەکێکە لەوانەیە کە بۆ سەلامەتی گیانی ئەوانە و بەکاریشان هێناوە لە کاتی ئەم ئاگرکەوتنەوەیە. زائیدەن ئێمە ڕۆژانە لە ڕێگە ڕێکخراوەکانەوە لە ڕێگە بە تەنسیق لەگەڵ لایەنەکانە تەوعیە نەیرێتێ ئیهمالی لە خێزانەکان خۆیانەوەیە. هەنێکیان کە ئێمە پێماوتون بۆ نمونە ئەم بۆکسی کارەبایە ئەبێ ئاوا بێت لای بلۆکەکانەوە نەخێرەوان خۆیانە چن لێیەکەنەوە ئەیکەن بەلای سوچی خێمەکەیانەوانەیە، ئەم خێمانەش معارزە بۆ گڕگرتن لە لەحزەیەکە تاوەکو گەیتە سەری تەبانە توێتەوانێ.